لێرەوە ئامادەکاری دەکەن بۆ ئامادەکردنی خورما و ئاو بۆ ڕۆژوانان و ئەو ڕێبوارانەی بەنێو شارەکەیاندا تێپەڕ دەبن. کۆمەڵێک گەنجی خۆبەخشن ماوەی 13 ساڵە لە ناحیەی تەکێ بەردەوامن لە پرۆژەیەک بۆ خزمەتکردنی ڕۆژوانان کە لە قیتەکی ڕێکخراوی قوتابیانی کوردستان سەرپەرشتیان دەکات و ڕۆژانە خورما و ئاو بە شێوەیەکی تەندروست ئامادە دەکەن و لەسەر شەقامی گشتی سلێمانی کەرکووک بەسەر هاوڵاتیان و ڕێبواراندا دابەشی دەکەن. ئێمە وەکولی قیتەکی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بۆ ساڵی 13 پرۆژەی لە خزمەتی ڕۆژواندا بەردەوامی هەیە. ئێمە لەم پرۆژێدا ئاو خورما بەسەر ئەو ڕێبواراندا دەبەردەکەین کە بەناو ناحیەی تەکەی تا تێپەڕ دەبن. قۆناغی یەکەمی پرۆژەکەمان لێرەوە دەست پێ دەکات و ئامادەکردنی خورما لەلایەن ئەم گەنجە خۆبەخشانەوە بە شێوەیەکی تەندروست و دوای ئەوە گواستنەوەی ئاو خورماکە بۆ سەر جادەکە لەسەر ڕاستە شەقامی کەرکووک سلێمانی ئاو خورما دابەش دەکەین. پرۆژەی ساڵانەی دابەشکردنی خورما و ئاو بەسەر ڕێبواراندا لەلایەن خێرخوازان و ئەنجومەنی تەکی کۆمەڵی دادگەری و پشتیوانی دەکرێت و جگەل لەم پرۆژەیە چەندین پرۆژەی تری خێرخوازیان هەیە. ئەنجومەنی تەکەی کۆمەڵی دادگەری چەندین پرۆژەی هەیە لەم ساڵدا و لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا و پشتیوان بەخوای پەروەردگار لە خزمەتی خەڵکاندا دەبین. یەکێک لەم پرۆژانە پرۆژەی ئاو خورمایە کە ئەمە بۆ 13هەمین ساڵ دەچێت کە ئەم پرۆژەیە بەردەوامی هەیە بە سەرپەرشتی ڕێکخراوی قوتابیانی کوردستان دەستخۆشیمان هەیە بۆیان چونکە بۆ ئەم 13 ساڵە ئەتوانین بڵین لە کۆی ئەم 13 ساڵەدا لەوانە بڕم 13 جار لە ماڵی خۆیاندا قوتاریان نەکردوەوە ئەم گەنجانە کە نزیکەی 35 گەنجن لەم پرۆژەیە بەشداریان کردو و دەستخۆشییان لێ دەکەین و دەستخۆشیشمان هەیە بۆ خێرخوازان کە هاوکاربانن لەم پرۆژانە و چەندین پرۆژەی تر چونکە بەڕاستی ئەم پرۆژان و چەندین پرۆژەی تر ئەگەر خێرخوازان هاوکارمان نەبن ناتوانین ئەم خزمەتە بەردەوامی پێ بدەین. دووبارە دەستخۆشیمان هەیە بۆیان و مێدی بەردەوامیان بۆ دەخوازی. ڕێبواران و هاوڵاتیان خۆشحاڵن بەبوونی پرۆژەیەکی لەو شێوەیە و پێیان وایە ئەم گەنجانە بوونە تا سیمایەکی جوان و جێ شانازی بۆ دانیشتوانی ناحیەکە. خی گەورە پاداشیان باتەوە بەڕاستی کارێکی جوانە ئەمە لە خزمەت ڕۆژوانانە کارێکی پیرۆز و کارێکی جوانە خی گەورە پاداشیان باتەوە و پاداشتی هەموو خێرخوازان بدات کە هاوکاریان پرۆژیان کرد. بەڕاستی جێگای شانازیە سیمایەکی جوانە بۆ شارەکەمان بە هیوای بەردەوامبوونی ئەم پرۆژە جوانانە ئینشاءالله. ڕەمەضان مبارەک عەلینا وعەلەیکم. مانگی ڕەمەزان پیرۆز بێت لە ئێمە و ئێوەش. ئێمە لێرەوە تێپەڕین ئۆتۆمبیلەکەمان پەکی کەوت. لای ئەم گەنجانە ڕۆژومان شکاند خی گەورە سەربەرزیان بکات. خەڵکی لێرەوە دەڕۆن و لێرە ڕۆژەکانیان دەشکێنن. بەڕاستی پرۆژەیەکی زۆر باش و بێکەم و کورتیە سەرکەوتوو بنیاخوا خی گەورە پاداشتیان بداتەوە. ئەمە خۆشەویستی و برایەتی نێوان مسلمانانە. لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا لە سنووری قەزای چەمچەماڵ چەندین کار و پرۆژەی خێرخوازی لە خزمەت ڕۆژوانان بوونی هەیە و بوونەتە مای دڵخۆشی تەواوی هاوڵاتیانی سنوورەکە. ڕێبین محەممەد کەناڵی پێم ناحیەی تەکیە.